بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر وردەکاری ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەبارەی خانەنشینی و جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتوو ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو قسە دەکەین کەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم ڕووکردوێکی بڵاو کردێتەوە باز دەکە کە گەیشتونەتە ڕێکەوتن. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین لەبارەی خانەنشینانی مەدەنی لەسەر چی ڕێکەوتن و سەبارەت بە خانەنشینی سەربازی وەزارەتی پێشمەرگە ئایا هیچ ڕێکەوتنێک کراوە و ئەگەر ڕێکەوتن کراوە چۆن هاوتا دەکرێت لەگەڵ عێراق و پلەی وەزیفیش لە مەودووە لەگەڵ عێراق چی بەسەردێ ئەم پرسان لەگەڵ ڕێک لە بەڕێزان هادی ئەکرەم بەڕێوەبەری جێبەجێکار لە خانەنشینی پێشمەرگە و مامۆستا سادق شا عوسمان سازانی وتەبێژێکێتی خانەنشینانی کوردستان قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک هادیکە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغداد. ئەمڕۆ دوای سێن سەر وردەکارەکەی بەڵام ئەمڕۆ ڕێکەوتن کراوە لەبارەی خانەنشینی مەدەنی هەم سەربازی کەوفدێکی هەرێم لە بەغدایە ڕێکەوتن کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ کەناڵی پەیام. دیارە وەفدی هەرێم لە دوێنێەوە لە بەغدان ئەمڕۆژ وەفدێکی تەکنیکی هەم چۆتە بەغا دوای ئەوەی کە دادگای فیدراڵی جوابی نەسی بڕیارەکەی خۆی یایەوە ئەمڕۆ خۆشبەختانە هەرێم و بەغداد ڕێکەوتون. وەردەکاری ڕێکەوتنەکە هێشتا بە تاوەتی بڵاو نەبووتەوانێ بەڵام ئەوەی کە بەڵە خاڵە سەرەکیەکانی ئەوەی وەکو سەرەتایەک کە زانراوە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە موچەی خانەنشین بە شێوەیەکی گشتی نابێت لە 500,000 بۆ زیندوو لە 400,000 بۆ کۆچکردوەکان هەبێت. ئەوە شەریحەکانی خوارەوە زۆر سوودمەند ئەبن بۆ ئەگەر بێت وردەکاری ڕێکەوتنەکان دیارە ئەوانیش حکوومەتی مەرکەزیش کۆمەڵێ مەرج و مەرجی هەیە بۆ ئەم ڕێکەوتنانە ئەبێ هەرێم پابند بێ بەو بڕەپارەی کە دیاری کراوە بۆی کە لە ساڵ 50 داهاتی نەوتی و نانەوتی یەک خاڵێکی کە زۆر گرنگە تا سەری ساڵە بێت تەوتین تەواو بێت ئیتر تەژماری من تەوتین لەسەرتین ئەگەر لە تەوتینە باسی هەژماری من بە هەر شێوەیەک بێت حکوومەتی عێراق سەرجەم موچەخۆران لە بانقی خۆیان پارە وەرگێ یعنی هەوێی بانقی خۆی هەبێ بۆ موچەخۆران بە شێوەیەکی گشتی موچەخۆران بە شێوەیەکی گشتی دیارە بۆ هاوتاکردنی پێشمەرگەش وەکو سەرەتایەک ڕێکەوتون بەڵام وردەکاری ڕێکەوتنی وەزن پێشمەرگە خۆی لەسەر کۆمەڵە قۆناغە بینێتەوە بمانێ و نەمانوێ ئێمە هەرێممانێنەوە کۆمەڵە شێوازی خانەنشینی پێشمەرگەمان هەیە یەکێ لەوانەی کە بە یاسای 38 خانەنشین بوون ئەمانە خۆ لە چەندین بەرنامەی تر ئەمانەمان ئاماژە پێوە ئەمانە بە حکمی خەباتی شاخ و سەردەمی شاخ وانە ئەم لەسەر یاسای 38 خانەنشین کراون بە هاوکێشەیە کە ساڵی هاوکێشەکەش ئەوەیە لە مادەی 39 یاسای خانەنشینی پێشمەرگە ئاماژە بۆ دراوە کە هەچ کەسێک پێش 1991 چوو بێتە 3 ساڵ لە شاخ بوو بێ دابڕان ئۆتۆماتیکی بۆیان کراوە 15 ساڵ ئەمەم شەریحەیە زائیدەن بە هاوکێشەیەک پلەکانیان بۆ دانراوە. ئەمە شەریحەیەکی تر شەریحەیەکی تر ئەوەیە کە ئەوەی لەسەر وەزارەتی پێشمەرگە خانەنشین بوون کێشەی ڕئیسیمان لەمانەیە هەیە ئەوانەی کە لەسەر وەزارەتی پێشمەرگە خانەنشین بوون عادەتەن کۆمەڵێ شێواز لای هەرێم دیاریکراون لە بەغانیە یەکێ لەو شێوازانە ئەوەیە کە ئەوان دەرماڵی ترسناکیان لە هەرێم بۆ بەستاوە لە عێراق نییە. یەکێکی خاڵێکی تر دەرماڵی ژن و مناڵ بەستراوە لە هەرێم هەیە لە عێراق نییە. سا خاڵێکی تر بڕوانامەکان جیاوازیان هەیە بڕوانامەکان خۆتەدان لە هەرێم لە ئامادەیەوە لە مەحەد لە سا 25 زانکۆ لە سا 45 ماستەر لە سا 75 دکتۆرا لە سا 3 بەڵام لە عێراق لە پەیمانگاوە حسێ بکرێ 5 بەدە بە 15 بە 20 ئەم هاوکێشەیە کە تەطبیقێکی بەسەر پێشمەرگە
دیارە ئەگەر یاسای نۆ خۆ لە یاسای نۆش ئەگەر خاننشینی پێشمەرگە بێن و هاوتا بکرێ لە مادەی 35 لە یاسای نۆی موحەدی عراقی هەموو کەسێک کە خاننشین بێ ئەبێ بگەڕێتەوە بۆ هاوکێشەی یاسای نۆی موحەدی عراقی کە ئەوەیە موچەی بنەڕەتی زائیدە ساڵانی خزمەت زەربی 2.5 تەقسیم 100 ئەمە موچەی بنەڕەتی دەرەچێ جگە لە سایەکی خلای مەعیشی و بڕوانامەکان. ئەمە ئەگەر بە حکمیەوەی کە ئەوانەی لە وزارەتی پێشمەرگە بوون لە هەچ ئاستێکی پلا بێ خزمەتەکان کەمەیە بۆ موچەش هەم بۆ مەدەنی و هەم بۆ عسکەری یەکێک لەوانەی کە موچەی پێزیاد دەکرێت بەرز دەبێتەوانێ ساڵانی خزمەت ئەهەمیەت و گرنگی خۆی هەیە. کەواتە لێرە ئەم هاوکێشانەی لە بینی بەغا و هەرێما هەیە ئەبێت چارەسەر بکرێت. چارەسەر چۆن ئەکرێت ئەوان دیارە ئەوانیش لیژنەیەک دائەنێن بۆ ئەوەی وا ئەوترێ بەشێک لەوانە ساڵانی خزمەتیان زەربی 2 بکرێ بۆ ئەوەی موچەی بنەڕەتیان پێ زیاد بکرێت. ئەگەر ئەمە یەکێک لە هاوکێشەکانە کە ئەگەر ئیشی تیا بکەن خاڵێکی ترمان هەیە هەر لە هێزەکانی 1970 هێزەکانی 1970 بە هەمان شێوە نەمانەوێت ئەوانیش کێشیان هەیە هەم ساڵی خزمەتیان کەمە هەم موچەی بنەڕەتیان دەبێ بۆ تەسبیق بێت. کەواتە ئەبێ هەرێم لیژنەیەکی باڵا دیاری بکە بۆ دیاریکردنی ئاخر موچەی یا موچەی بنەڕەتی سەرجەم پێشمەرگەکان بە دیاریکردنی ساڵی خزمەتەوە. ئەگەر بمانێ و نەمانەوێ لە یاسای 2010 عێراقا زۆر بەوردی باسی کردووە باسی لەو کردووە لە مادەی 53 باسی کردووە لە مادەی 95 باسی کردووە یاسای 2010 حکومەتی عێراق تایبەتە بە هێزی پێشمەرگە و مافەکانی تەنها وردەکاریەکی تایل بە شەهیدانی شەوە بە زیندانی سیاسی شەوانە کە هەر ئەبێت دواتر دوجار هەرێم ئیسیفادە لەم یاسایە بکە هەم بۆ شەهیدان هەم بۆ کەم ئەندامان. ئەم یاسایش بە تایبەتی لە 12 مادەی تایبەت کردووە بۆ ئەو شەریحەی عەسکەریانە و ئاخر مادەشی کە 95 و 96 زۆر بە وردی باسی موچەی بنەڕەتی لە لیواوە هەتاوەکو جوندی کە 24 جۆر پلەیە لەم یاسایە بە وردی باس کراوە. سوپاس دەکەم دێمە خزمەتگا کاری سوپاس بە ڕوونکردنەوە مامۆستا جەنابیش بە خێربەی زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین. سەبارەت بە خانەنشینانی مەدەنی لە مانگی حوتەوە خانەنشینانی مەدەنی هاوتاکرا بوو موچەکەیان بەڵام باز دەکە کە کێشەی تێدا بێ ئێستەیەک لاکراوەتەوە ئەوانەی کە پێش 2014 دوای 2014 خانەنشین کراون موچەکانیان هاوتا دەکرێت و یاسای خانەنشینی گرتووی عێراق ژمارە 9 ساڵی 2014 جێبەجێ دەکرێت بۆ هەمویە؟ سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان و سڵاو لە بینەران و بیسەرانتان. سەرەتا حەزەکەم سڵاوێ بنێرم بۆ ئەو خەباتگەڕانەی کە بە نوێترین شێوازی خەباتی مەدەنی ئێستا لە خێمەی شکو و کەرامەتان لە جیاتی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان و لە جیاتی هەموو خانەوادەیەکی بەشبەینەتی هەرێمی کوردستان کە ئەوان بەڕاستی ئەمڕۆ بوونەتە هێمای خۆڕاگری و هێمای بەرخۆدان و هێمای دیفاعکردن لە مافی ئەو خەڵکە. لێرەوە سڵاویان بۆ نێرم هیوای لە ساغیان بۆ خوازم و هیوادارم کە ئاواتەکانیان یا خواستەکانیان بە زووترین کات بێتە دی و ئەوانیش بچنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان و تووشی کێشەی جەستەیی نەبن. سەبارەت بۆ پرسیارەی ئەو پرسیارەی بەڕێزت بەڵێ لە 1/7/2024ەوە حکوومەتی هەرێم دوای هەوڵێکی زۆری چەند ساڵی ئێمە و کێکێتی خاننشینان و لە ڕێی چەندین کەسی دڵسۆز و شارەزا لە یاسا و دەستور و ئەمانەوە پاش سکاڵاکردنمان لە دادگای ئیتیحادی لە ساڵی 2022دا دوجار هەرێم لە 1/7/2024دا بڕیارێکی لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرکرد کە بەڵێ قبولمانە و ئەچینە ژێر بەجێهێنانی یاسای یەکگرتووی خاننشینی عێراقی ژمارەنووی ساڵی 2014. لەو کاتەوە بەڵام بەداخەوە ئەو کاتە تەجزیئیان کردواتە جێبەجێکردنەکان بە یەک گوژمە یا بە یەک پاکێژ نەکرد.
هاتن ئەوانەی کە لە 2014 و بە دواترەوە خانشین بووبوون موچەکانیان هاوتاکرا موچەکانی ئەو تەبەقەیە هاوتاکرا پاش ماوەیە کە ئێمە زانیمان هەر بۆ ئەوان هاوتاکراوە هەوڵێکی ترماندا لەگەڵ ئەوانەی کە ڕاستی پێوەست بۆ مەسەلەیەوە و معنین پێی بە تایبەتی لەگەڵ وەزارەتی دارایی بە سوپاسەوە هاتن بەدەم داواکەمانەوە و ئەوانەیش کە لە پێش 2014ەوە خانە نشین بوون لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تا 2014 ئەوانیش خرانە سەر یاعین لیستی هاوتاکردن لە مانگی 11دا لە هەندێک لە شارە بچووکەکانی هەرێمی کوردستاندا موچەی خانە نشینانی پێش 2014ش دەستکرا بە هاوتاکردنیان بەڵام لە شارە گەورەکاندا لەبەر زۆری ژمارەی خانەنشینان و دیارە کێشەی سیولە و دارایی نەیانتوانی لە شارە گەورەکاندا ئەوە جێبەجێ بکەن بەڵام لە مانگی 12 ڕابردوودا کە هێشتا موچەکە یەکلایی نەبووەتەوە و زائیدەن لە مانگی یەکیشدا کە موچە وەرگیرا و بڕیاریش وایە بۆ مانگی دویش ئەو لەو سێ مانگەیشە هەموو خانەنشینانی تری شارە گەورەکانیش ئەوانەی پێش 2014 ئەوانیش هاوتا بکرێن ئەلبەتە لێرا پێویستەوە بڵین وەکو کاکهادیش ئاماژەی پێکرد لانی کەمی موچە کە دەبوو 500,000 بێ ئەوە بۆ هەر هەمووان کراوە بۆ ئەوانەی پێش 2014 و بۆ ئەوانەی دوای 2014 ئەوە کرابوو بەس ئەوانەی کە هاوکێشەکە ئاینگرێتەوە واتە موچەکانیان بەو هاوکێشەی کە کاکهادی ئاماژەی پێکرد دەبێ هاوتا بکرێ ئەوانە بۆ پێش 2014 نەکرابوو بەڵام دەست پێکراوە نەک هەر لەمە دووە هەر ئێستا حاڵی حاضر وەریان گرتووە لە من ئاگادارم لە سلێمانیش خانەنشینانێکی زۆر وەریان گرتووە بەڵام نەک هەمووی هەندێکیان ماون لێرا پێویستە ئاماژە بۆ بکەین کە ئەوانەی دەرەوەی شارە گەورەکان کە مانگی 11 وەریان گرت هاوتاکردنەکە پێش 2000 ئەوانەی پێش 2014 بە قەرەبوو کراوەیی وەریان گردوواتە لە یەکی حوتەوە قەرەبووی ئەو چوارمانگەیشیان بۆ کراو لەگەڵ مانگی 11 شەب هاوتاکراوی ئەمانەی ناو شارە گەورەکان کە ئێستا بەهۆی ئەم مقۆمخۆیی کە لەم ماوەی ڕابردووە 70 ڕۆژی پێش ئێستا دروست بوو لەسەر ئەوەی کە تەفسیری ڕوونکردنەوەیەکی مەحکەمەی ئیتیحادی کە گوایە خانەنشینانی هەرێم لە 2022 بەدواوە هاوتا دەکرێن لەبەر ئەوە هینەکە ڕاگیراوە ئێستا حاڵی حاضر لە هەرێمە قەرەبووکردنەوەکە بەڵام هاوتاکردنەکە بەردەوامە و هیوادارین لە مانگی دووە کۆتایی بێت بە ئەو کەیسەی ئەوانیش و هەموو هاوتا بکرێن و قەرەبووەکەیشی لە قۆناغێکی داهاتوە بۆیان جارنەوە یعنی ئێستاوەی کە پێویستە بە خانەنشینی مەدەنی پێش 2014 دوای 2014 هیچی لە 500,000 کەمتر نابێ و یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق خۆی جێبەجێ دەکرێت قەلەقەیەک نیە لەو بارەیە گەشتونەتە ڕێکەوتە بە تایبەتی دڵنیایی 100% ئەمڕۆ دراوە بەڵێ پێشتریش ئێمە هەر بڕوامانوە بوو چونکە ئەم مەسەلەیە ڕاستە لە عێراق هەموو شتێک جەنبەیەکی سیاسی هەیە بەڵام جەن بە قانونیەکەی لایەنە قانونیەکەی ئێمە هەر دڵنیا بووین کە نابێ هیچ ڕێگریەک و هیچ لەمپەرێک دروست بکرێت لە بینی جێبەجێکردنی یاسای ژمارە 9دا لەبەرەوە کەم بڕیاری مەحکەمەی ئیتیحادی قاتیع و بات و ملزیمە بەڵام ئەمڕۆ بەڕاستی کە بە تەواوی ئیعلان کرا کە ڕێکەوتون لەسەر ئەوەی کە حکوومەتی عێراقیش دانی ناوە بەو هاوتاکردنی کە لە یەکی حوتی 2024 هەرێم کردوێتی واتە لەو کاتەوە پێویستە ئیتر وەک عێراق معامەڵەی خانشینان بکرێ باش ئەوەی کە دەرماڵیان بڵێن ئەو سەرۆک وەزیران ئەو 100,000 سوودانی ئەم مانگە بۆ خانەنشینان دەگەڕێتەوە لە مانگی دوو ئایا قەرەبوش دەکرێنەوە کە مانگە ڕابردوو پێیان نەدرا خۆی ئەوە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد هاوکاریەکی سەرۆک وەزیرانی عێراقە لەبەر ئەوەی کەوا ژیان گران بووە خۆی کاتی خۆی ئەم بڕیاری دەرکردووە بۆ خانشینانی عێراق بەدەر لە هەرێم ئەو بڕیارە ساڵانە دەبێت تازە بکرێتەوە لە عێراقا ئۆتۆماتیکیان ساڵانە خۆی تازەیەکرێتەوە لەوانە هەر بە کلیکێ تازەیەکەنەوە و ڕناگیرێ و ڕانەوەستاوە بەڵام لە هەرێمە لەبەر ئەوەی تا ئەمڕۆ هێشتا حکوومەتی چونکە کاتی خۆی کە هەرێم لە مانگی حوتا لە بیرمان نەچێ موچەی هاوتا کرد لەسەر بودجەی هەرێم خۆی و لەسەر یعنی داهاتی ناوخۆی هەرێم
ئەو زیادەکەی بۆ هاوتاکردنەکەی ئەیا بە خانەنشینان یعنی هێشتا لەگەڵ عێراق نەکەوتبوونە گفتوگۆ هەرچەندە خۆ ئەمە جێبەجێکردنی یاسا عێراقیەکەیە و عێراقیش ئەوەی مەطلب بووە بەڵام لەبەرەوەی کە گفتوگان لەسەر نەکردبوو ئەو بڕیارە بۆ هەرێم دەرنەچوو بوو هەرێمی نەگرتبووە ئێستا کە ساڵ تەواو بوو ساڵی 2024 پێمان نایە ساڵی 2025 لە مانگی 11 بڕیارەکە نەبوو بۆ خانەنشینانی هەرێم لەبەرەوە ڕاگیرا 100,000ەکە ڕاگیراوە بە ئەتوانم بڵێم بە کاتی ڕاگیراوە پێویستەکە بەڵێ چەند پەرلەمانتارێکی بەڕێز بڕیاریان داوە هەر خۆیشان داوا بکەن و من خۆم گوێشم لە بەڕێوەبەری گشتی خانشینی هەرێمیش بوو لە هەفتەی پێشووا وتی ئێمە نووسراویان بۆ ئەەکەین داواکەین لەسەر وەزیری عێراق کە بۆ هەرێمیش بیگەڕێت کە گێڕدرایەوە ئەوە بۆ ساڵێکە لە یەکی لە مانگی یەکەوە دەبێت قەرەبوو بکرێنەوە بەپێی ئەو داواکراوە ڕاستەکردن و خزمەتە لەسەر تەوتین قسەدەگەین کاکادی سەبارەت بە خانشینی هەفتە دوای دێنی سەر خانەشین بڵێن ئایا موچەکانیان کەم و زیاد دەکام و خانەشینی سەربازی بەس ئەمڕۆ کێشیان بۆ دروست و چارەسەر بوو موچەکانیان وەردەگرن بۆ موچەی هێزەکانی هەفتە پێشتر بەڵێ هێزەکانی هەفتادمانوێ نەمانوێت تا ئێستا لەسەر وەزارەتی پێشمەرگن نەگوازنەوە سەر خانەشینی ئێستا لە قۆناغی گواستنەوەیان بۆ سەروەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی خانشین باش لەبەر ئەوەی ئەوەلیات و ئیزمارەکانیان تەواو نەبووە کۆمەڵە کەم و کوڕی تایبمانێنەوە وەزارەتی دارایی وەری ناگرێت چەند مانگی ڕابردوش وەزارەتی دارایی لەسەر بودجەی خۆی تەمویلی ئەو هێزانەی کردووە ئێستا کۆمەڵە ڕێکاری ئیداری و ژمێریاری و یاسایی ماوە بۆ ئەوەی تەمویلی ئەو موچانە بکرێت دوای تەمویلکردن و دانی بە بانقەکان ئەو ساهی نەبێت پێ ئەچێ یەک دوو ڕۆژیکە پێ بخانێ بۆ تەوزیعاتی موچەکان نافۆتێک و فۆتان موچەکان نەخێر نافۆتێ باشە بەس ئێستا کە خانێشینی سەربازی ئەگەر ڕێککەوتن کرابێ لەکەیەوە هاوتا دەکرێت یاخود هەندێکیان کەمتر لە 500,000 هەبوو لە ئێستاوە هاوتا کراوە یاخود لەکەیەوە ئەوەی خانێشینی سەربازی دەکرێت ئەوە هەم پێشتر کرابوو هەرچەنە بەکەم و کوڕیەوانێ بەڵام بە تایبەتی قەراری ئەمڕۆ ئەوەی تر ئەوەی کە 500,000 بە سەربازی بە مەدنێەوە کەمتری هەبێ ئەکرێ بە 500,000 لە قۆناغی هاوتاکردنی شاوەکو ئاماژەم پێ ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر شێوازی مادەی 35 یاسای نوێی ماحەتی عێراقی و یاسای 2010 بەسەر ئەو بنەمایە لیژنەی بۆدانێت لەسەر ئەو بنەمایە هاوتا ئەکرێت بەڵێ بەس خەڵکە بوو خانێشینی پێشمەرگە بوو تامانگە ڕابردووش بڵین کەمتر لە 500,000 هەبوو بەڵێ ئەوانە دەبێ ئەی بوو بوویان نەکرابوو لەمە دووە دەکرێت لەمە دوا دەکرێت بەڵێ لە مانگی دوای ئەم ڕێکەوتنەوە دوایم ڕێکەوتن بەڵێ باشە بەزەوەی کە موچەی کەم بێ زیاد دەکات بەزەوەی کە موچەی بەرز بێت کەم دەکات لە خانەنشینی پێشمەرگە بەڵێ کەم دەکات کەمەکاو هەیە زیاکە وەکو ئاماژەم پێە موچەی بنەڕەتی ساڵانی خزمەت دەوری ئەساسی ئەبێنێ باش موچەی بنەڕەتی و ساڵانی خزمەت ئێستا هەیە لە یەک پلایە ئەم موچە خزمەتی زۆترە ئەو خزمەتی کەمدرە کاتە موچەکانیشان جیاوازی تیابێت بەس ئەوەی کە موچەکانیان کەم کرابەوە لەو ئەوەی لەم یەک ڕۆژانەیە موچەکانیان کەم کراوەتەوانێ دیارە هەولێر نەیکرد بوو ئەو کەمی نەکردەوە ئەو نەیکردبوو بەڵام ئەوەی کە کراوەتەوە بە ئیعازێکی بەڕێوەبەرایەتی گشتی خانشین و وەزارەتی دارایی ئەم مانگە موچەکان و ئزافەکانیشان بۆ ئەبەسترێتەوە هەتا شێوازی هاوتاکردن سەرتاسەری هەرێمی کوردستان ئەگرێتەوە باشە بەس بۆ دەرماڵەکە بەڕێز شارەزایەکی زۆر تێ لە بواری خانەنشینی ئەو هاوکاری سەر وەزیرانی عێراق دەگەڕێتەوە بۆ 100,000 یعنی کەمتری موچەوە دەبێتەوە بە وەک مامۆستا سادق ئاماژەی پێە باش دەرماڵەی بژێوی ژیان لە سایەک عادەتەن چۆن ئەم هاوکێشەیە جارە پێشەوەی پێ بڵم ئەمە هاوکێشەکەی بەم شێوەیە دەرەچێت بۆ هەموو موچەخۆران لە سایەک زەربی ساڵانی خزمەت یەکە ئیتر چەندی بەرکەوە ئەوەچێتە سەر موچەکەی بەڵام بۆ گەڕانەوەی بەڵێ وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی کتابی کردو 100% ئەو دەرماڵەی مادەم بۆ عێراق بەستراوە بۆ هەرێمیش ئەبەسێتەوە لە مانگی دووە هەمویان بۆ ئەبەسترێتەوە باشە بەزەوەی کە تایبەتە بە وارس بڵێن میراتگرەکان چۆنە چکە پێشتر هەندێکیان ئێستا خەڵکە بوون نامەی بۆ ئێمە نردوو وتی 900,000 مان وەرگرتووە وتیان هاوتا کراوە ئێستا کەم بۆ تۆ بۆ کەمتر لە 500,000 ئەوە چۆنە پێی یاساکە لەمە دووە چۆن دەبێت ئەمە پرسیارێکی زۆر جوانە لەبەرەوەی هەر ئەمڕۆ زیاتر لە دەوارس پرسیاری لە خۆم کردووە بەڵێ
وارسەکان طبعا ئەم مانگە هاوتای عادەتەن پێشتر لە هەرێمی کوردستان ئەوەی یەک وارسی هەبوایە ئەوەی یەک کەس وایە لە 160 بۆ بەستا ئەوەی دوو کەس وایە لە 175 ئەوەی سێ کەس وایە لە 100 لە یاسای نوێی موحەتی عێراقی گۆڕانی هەیە ئەوەی یەک کەسیش بێ لە 180 بۆ ئەبەسترێ ئەوەی دوو کەس بێ لە 190 بۆ ئەبەسترێ ئەوەی سێ کەسیش بێ لە 100ەکەی بۆ ئەبەسترێ ئەمە لێرەوە وارسەکان سودمەند دەبن لە غیلای مەعیشیشە ئەگەر تۆ یەک کەس بیبی 100,000 شمولەکە ئەگەر سێ وارزبی 300,000 شمول دەکا واتە سێ وارزبی هەر وارسە 100,000 بەرەکەوێت بەڵام لە حاڵەتێکا هەیە دیارە ئەم لە سایەکی غیلای مەعیشە بتەوێت نەتەوێت ئەوانێ شمولی ئەوانە ئەکا لە 500,000 کەمتری لە 500,000 کەمتری هەیە لە ملیۆنێکیش کەمتری هەیە کە چووە سەر و ملیێنەکەەوە ئەو غیلای مەعیشەش شمولی ئەو کەسانە ناکە بۆیە لەم مانگەیە گۆڕانکاری لە زوربەی موچەخۆرانی وارسەکانە ڕوویداوە کە ئەمە بەڕوونی ئەم ڕوونکردنەوەی لەسەر ئەوانە ئێستا هەرێم کردوێتی بە لە 180 بۆ یەک وارز بۆ دوو وارز بە سێ وارز ئێستاگەر نمونێکمان پێ بڵێ بۆ نمونەگەر بۆ نمونە تۆ ملیۆنێکە هەیە باش ئەگەر یەک وارز سێ وارز بی ملیۆنەکە هەمووی وەرەگری ئەگەر دوو وارز بووی ئەوێ بە لە 190 ئەگەر سێ وارز بی لە 180 ئەگەر دوارز بی 900 وەرەگری ئەگەر سێ ئەگەر بوو بە دوو ئەگەر بوو بە 1,800,000 وەرەگری لە ئەمە جوانترین نمونەیە بۆ ئەو حاڵتە لەبەرەوە وارسەکان لەم چەند ڕۆژەی بەهۆی ئەو زیاد و کەمی خۆی کە هەرێم خاڵ یەکەمی جێبەجێ کردووە کە لە 180 بە 90 بە 100 بەڵام ئەوەی ئەشکالاتیان بۆ دووسۆ مەسەلەی غیلای مەعیشەکەیە غیلای مەعیشەکەش کە لە مانگی داهاتووە بۆیان ئەبەسترێتەوە بە ئیزافەی کە ئەوەی کە لیان بڕاشە بەس هەیە وارس یانی لە خوار 500,000 وەربگرێ بەڵێ بەڵێ هەیە بەڵێ چوو ڕێگە پێدرا بەڵێ تۆ ئەوەیە ئەوە ڕەبتە بێتەوە بە موچەی وارسەکە موچەکەی چەنە بۆ کەمترین موچە 320,000 ئەکەوێتە 320,000 بەمەوە بەهینەکانەوە زیاکە بڵێ چۆن نییان ئەوە کەوێتە سەر موچەی وارسەکە چەند بووە موچەکەی سوپاسەکەم لەسەر کەسوکاری شەیدان گرێبەستەکانی دێمەوە خزمەتت مامۆستا سەبارەت بە تاوتین تاوکو ئێستا خانەنشینان تاوتینیان بۆ دەکرێت یاخود بۆیان کراوە هیچیان خانەنشینی مەدەنی وڵا پێش لەوە حەزەکەم ڕوونکردنەوەیکی بچووک لەسەر ئەو مەسەلەی دەرماڵەوەی کە ئاماژەی پێکرد دەرماڵی بژێوی غیلا ئەلمەعیشە جیایە لەگەڵ ئەم 100,000ی کە بە بڕیارێکی تایبەت لە ئەسەرۆگۆزیرانەوەیە دەرماڵی معیشە ئەوە جوزئێکە لە یاساکە جەناب تەزانی ئەو لە سەدایەکە ئەچێتە ناو یاسای ژمارەنەوە ئەوە جۆرێکە بەشێکە لە معادلەکە لە هاوکێشەکەی کە هادیش ئاماژەی پێکرد ئەم 100,000 ساڵانە پێویستی بە تازەکردنەوەی بڕیاری سەرۆگۆزیرانی عێراقی هەیە حتا بۆی هەیە 100,000ەکە لە کاتێک ئەگەر ژیان قورستر ببێ بکرێ بە 200 بکرێ بە 150 بۆی هەیە نێشمێنێ بەپێی یعنی زەمن بەپێی ژیان و معیشت ئەوە وەکو هاوکاریەکە نەک بڵین بە شێوێ لە دەرماڵی بژێوی سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت مەسەلەی تەوتین بەداخەوە خۆی مەسەلەکە لە ئەسڵا اقتصادێکی بەحتە مەسلەیەکی ئابووریە بەڵام ئێستا لە هەرێمە کراوەتە مەسلەیەکی سیاسی کراوەتە مەسلەیەکی باڵبادان کاتی خۆی بڕیاری محکەمەی ئیتیحادی بڕیارێکی ڕوون و ڕەوان و ئاشکرایە دەڵێ پێویستە موچەی هەموو موچەخۆرانی عێراق تەوتین بکرێت لە عێراق ئەمە کراوە هەرچەندی پێچووە گرنگەوەیە کە کراوە بێ باشە من و تۆیش کە لە هەرێما موچەوەڕیرین و بەشێکین لە عێراق بۆ ئەبێ جیابین لە عێراق و بۆ ئەبێ لە هەرێمیشە دوو نوع موچەمان هەبێن قسمی ئەوانەی کە کاربەدەستن و ئەوانەی کە پلەباڵان و ئەوانەی کە مەسئول و وەزیر و ئەندام پەرلەمانە عێراقیەکان و سەرۆکی هەرێم و هەر هەمویان بۆچی موچەکانیان لە بانکە حکومی عێراقیەکانە تەوتین بێ یان لە TBIە کە بەشێکە لەو بانقانە و ئیزنی هەیە
بۆچی بۆ ئێمە ئەو شتە قەدەغە بێت و ئیلا ئەبێ بلکەین بە بانکێکی تایبەتیەوە کە پێوترێ هەژماری من مەسەلەکە لە ئەسڵا اقتصادیە نەئەبوو بەڕاستی بکەوێتە ئەم کێشەیەوە و ئەوە هیچ ضربەیەکیش نادا لەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە خوا نەخواست بڵین سیادە لەدەست بدەین و یا ئەوە بڵین لەمپەرێ بێ لە بەردەم هەرێمی کوردستانە لەبەرەوە خەڵکی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی مافی خۆیەتی لە خراپترین حاڵەتە پێویستە خەڵک ئازاد بێ بەڵام حتا ڕێ و ئازادەیش ئەبینی ئێستا زۆر بەرتەسە کراوەتەوە دەڵێ هەمووی ئەبێ لە هەژماری منە و بدرێ بەو بانقانە ینی تۆ بێ بە ناچاری لە هەژماری من ئێمە لە ئەسڵا گرفتمان نییە لەگەڵ ناوی هەژماری من و ناوی گرنگ یەک شتە گرنگەوەی زەمانەتی موچەی خەڵک بکرێ لە بانگەلێکە کە حکوومەتی ناوەند زەمانەتی بکە حکوومەتی ناوەنیش کەی زەمانەتێکە کاتێک کە زەمانەتێکە کە ئەو بانقانە لەژێر سەیتەرە و دەسەڵاتی خۆیان بێ ئەو کاتە ئەتوانێت زەمانەتی بکە کە ئەو زەمانەتی کردی ئەمە چونکە بەڕاستی ئەزمموی 30 ساڵی ڕابردوومان هەیە بەداخەوە لەگەڵ حکمڕانی هەرێمی خۆمانە نەیانتوانیوە سەرنجی خەڵک ئەوەنە ڕاکێشن خەڵک من دڵنیام لێرەوە مەسئولم لەم قسەی خۆم لە شوێنی کێژەم قسەیم کردووە دڵنیام ئەگەر خەڵک 100% ئازاد بێ من حتا خەڵکە ناسم لە پلەی گەورەی شایە لەم هەرێمەی خۆمانە لەگەڵ دۆستی خۆی و ڕێفیقی خۆیان کە قسەی کردووە و توێتی وەڵا باسم مەکە من ئەگەر دەسەڵات بەدەستم بێ موچەکەم لە بانکە حکومیەکانە تەوتینەکەم لەبەرەوە مەسەلەی تەوتین بەڕاستی تەنها فەرقەکەی ئەوەیە لەگەڵ هی هەژماری منە ئەو زەمانەتێکی ناوەندی هەیە حکوومەتی مرکزی زەمانەتێکە بانکی حکومی جنابی کاگادی لە من باشتر دەزانێ بانکە حکومیەکان قەت هەرگیز قابلی ئەوە نین ئیفلاسکەن و ئەگەر ئیفلاسیش بکەن حکوومەتێکی گەورە و بوجەیەکی زەبەراح لە پشتیانەوەی نایڵن مافی خەڵک بفەوتێ من چەند جار گەڕاومەتەوە داواکاریی فەرمیتانەیە لە بانکی حکومی بێ تا ئێستا کەس داوای نەکردو لە ئێمە چیتانەوێ بەڵام ئێمە ئەزانین کە زۆرینەی خانەنشین بە تایبەتی لەم دەڤەرە کە جۆرێک لە ئازادی هەیە و خەڵک ئەتوانێت هین بکە بەڕاستی هەست ناکەم کەس بە ڕەغبەتی خۆی حتا زۆر کەس لە ئێمە پرسێ ئەڵێ مامۆستا من نامەوێت لە هەژماری منە حیساب بکەمەوە تۆ بڵێ تووشی کێشە نەبم ئێمەش دەڵێن بە پێی یاسا ئەبێ ئازاد بی لە چ بانقێکایە بەڵامی ترەوەش ئەکەوێتە سەرشانی خۆت حڕی لەکوێ تا ئێستا من شخصی خۆم کەس پێی نەوتوم لەکوێ هینیکەم تا ئێسایش باسی تەوتیرم لەگەڵ نەکراوە و هەر موچە عادی وەکو جاران وەرەگرم وە دڵنیایشم زۆرینەی خەڵک هەر وەکو من بیرەکاتەوە زۆرینەی ئەوەی کە پێوەست بوو بە 12 موچە و بڵین پارەش کۆتایی خزمەت لەگەڵ ئیکرامیە ئێستا جێبەجێ کراوە دەیدەن بە خانەنشینیان وە خۆی جێبەجێ کراوە ئەو زیاتر لە 30,000 کەس کە لەو ماوەی خانەنشین بوون خۆی ئێستا تەبان ئەمە وەکو مژدەیەکی جارێ کە نەبووە بە هێشتا بە بڕیار بەڵام بە ئیستینتاج ئەم قسەی وەکو مژدەیەک ڕاگەێنم بەپێی ئەم ڕێکەوتنەی کە ئەمڕۆ کراوە خۆی لە ئەسڵا بەپێی یاساکە وایە کە ئێستا ئەمەوێ بیڵێم بەڵام لەبەرەوەی هەرێم و ناوەند خلافێکیان هەبوو نەمانەتوانی ئەو بڵێم بەڵام بەپێی ئەو ڕێکەوتنی کە ئەمڕۆ کراوە بەپێی ئەوەی حکوومەتی مرکز حکوومەتی فیدراڵ چۆتە ژێرباری ئەوەی کە قبولی کردووە لە هەرێمالەیەکی حوتەوە موچەی خانشینان هاوتاکراوە واتە عێراق وەکو چۆن بڵێ جۆرێک لە زەمانەت ئەدا بە دابینکردنی موچەی و خەڵکە کەواتە بە بۆچوونی ئێمە و بە تەفسیری چەند یاساناسێکیش کە من قسەم لەگەڵ کردوون دەڵێن لە یەکی حوتەوە دوجار ئەبێ ئەو خەڵکە هینی بدرێتێ ئەو ساڵە ئەو 12 موچەیشی بدرێتێ وەکو عێراق لەگەڵ ئەو میکرامەی 6 موچەکە ئەوە هەموو وەختی هەر بووە و هەر ئەوە بەردەوامە بێت چونکە ئەوە پەیوەندی بە مۆڵەتی کەڵەکە بووە واتە ئیجازاتی متەراکیمە بەڵام 12 موچەکە کە لە یاسای ژمارە 9 لە عێراقا جێبەجێکرێت لە هەرێما پێشتر نەبووە بەڵام ئێستا لە بەغداوە کە داوا کراوە ئەوانەی ماوالیدی 6 ساڵ تەمەنیان تەواو کردووە خانە نشین ببن کە ئێستا 62 63 64 بەیەکەوە خانە نشین ئەبن بۆ ئەم سێ ماوالیدە لەبەرەوەی عێراق خۆیشی ئاگای لە مۆزوعەکە هەیە ئەوە دەڵێن عێراق چۆتە ژێرباری ئەوەی کەوا ئەو 12 موچەیان بداتێ کاتێکە معاملەی خانشینەکەیان تەواو بێ ئەو کاتە مستحەقە بن بەڵام بۆ ئەوانەی پێش ئەم سێ ماوالیدەیش هەرچەندە نابێت لێرەوە خەڵک پەلە بکا و پەیتا تەلەفۆن بۆ ئێمە بۆ خەڵکن بڵێن 12 موچەکە ئێمە ئەوانەکەی ئەوەنە مەسا بڵێ لە من لە مانگی 11 2024 خانشین بووم 12 موچەکەم ئەیانیان نا ئەڵێن سەبرتان هەبێ
تااقەتان هەبێ با ئەمەی 6 ساڵیەکان ئەگەر وەرگیرا ئەگەر درا چونکە لە عێراقا ناتوانین لە 100% بە هیچ شتێ بڵێ مەزمونە ئەگەر وەرگیرا ئەو وەختە دەرگایەکی یاساییمان هەیە ئەکرێتەوە لە بەردەم ئەوانش کە لەیەکی حەوت بەدواوە خانەنشین بوون بۆ ئەوانیش حتا لە نەگێکی حەوت لە دەرچوونی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیشەوە بە پێی یاساکە بەڵام ئیتر ئەوە چونکە تەبعەیەکی مالی زۆری هەیە و هەموو کەسێک 12 موچەی تەواو وەرگێ هەموو خانیشتیان تۆزێک ڕەنگە قرس بێەوە ئەبێ هەرێم بیدا ئەوە من ناتوانم بڵێم ئەدرێ بەڵام ڕەنگە وەکو قانون ڕۆژە لە ڕۆژان خەڵک بتوانێت داوای بکە بەس لەم قۆناغەداننا بڵێ لەمە دووە هەرکەس خانشین دەبێ لە ئێستایشەوە لە مانگی یەکەوە هەرکەس خانشین دەبێ ئەبێ هیچ نەبێجارێ ئەو 12 موچەیی مەزمون بێت و بیدرێتێ. سپاس دەکەم کاکادی لەسەر کەسوکاری پێش زیندانی سیاسی و شەیدانیش پرسیار لە یەکەم بە سەبارەت بە هاوڵاتی پرسیاری کرد دەڵێ هێزەکانی بەرگری فریاکاتون لەسەر وەزارەتی پێشمەرگە یان نەخانەنشینەکان ئەوەندە ئاگاداربی لەسەر کامی ئەچێتە سەر وەزارەتی پێشمەرگە نەش بن ئەچێتە سەر وەزارەتی پێشمەرگە یعنی لە مودوانیش موچەکانیان هاوتا دەکرێت بەڵێ بەرگری فریاکات خۆی یاساکە خۆی ئاسایشی ناوخۆ هێزی پێشمەرگەیە تر ئەوانش کەسێکی پرسیار کردوڵی وەزارەتی ناوخۆ لە چەند ساڵی خانەنشین دەکرێت چەند ساڵ خزمەت تەوێ موچەی وەزارەتی ناوخۆی هەرێم مۆسی ئارەزومەندانەیە ئارەزومەندانە جیاوازە ئێستا لە وەزارەتی پێشمەرگە ئارەزومەندانە جیاوازە یاسای وەزارەتی پێشمەرگە ئارەزومەندانە جیاوازە بۆ نمونە ئەگەر یەکێک 20 ساڵ خزمەتی هەبێت لە وەزارەتی پێشمەرگە 20 ساڵ خزمەتی بێت داوای خانەنشینی بکات بە کۆمەڵێ مەرجەوە قوڵەکرێ یەکێ لەو مەرجانە ئەوەیە کە شوێنی شاغیر هەبێت بۆ ئەوە یەکێکی لەوانێت تر کە مەرجانەوەیە کە بەهۆی نەخۆشیەوە بێ یان نەتوانێت کارەکەی بکە ئەگەر نەتوانێت کارەکەی بکە بە پلێ خوار خۆی خانەشینترە بێ کۆمەڵی ڕاستە و ڕێسایی تری هەیە لەسەر ئەو وەزارەتی ناوخۆش بە هەمان شێوە یاسای خۆی هەیە. بەڵێ کەسێکی پرسیارەوە خانەنشین یەکەی هەفتاوی لە 2017 خانەنشینەوە یاسای لەسەریان جێبەجێ دەکرێت مەبەستکردنی هاوتاکردنەکەیە دەبێت وش جێبەجێ بکرێت هەموو هێزی پێشمەرگە بە هێزی هەفتا و هەشتا بەوەی کە لەسەر یاسای سیوەش پێشمەرگەوم بەوەی کە ئێستا لە کارە یعنی هەموو هێزەکان بەڵێ بە زێربانیەوە بە هەموو شتێکەوە ئەو یاسایی بەسەر جێبەجێ بیت ئەو دڵێ کەسێک لە 26 دوانزەی 2024 خانەنشین بێ شمولی 12 موچە دەکات 26 دوانزەی 2024 بەڵێ شمولی 12 موچە دەکات پێش 2025 ئەزانی چۆن کاکین 12 موچەکە ئەبێ یەک حەقیقەت بڵێن ئێمە کۆمەڵە ڕێو شوێنی خۆی هەیە کۆمەڵە یاسای خۆی هەیە هەر ئەوە نییە هەموو کەسێک خانەنشین بێ شمولی 6 مانگیەکە و 12 مانگیەکە بکە تۆ ئەوەی کە 12 مانگ شمولیەکە ئەبێ لە خزمەتی لە 25 ساڵ کەمتر نەبێ 24ش بێ شمولی ناکات 12 مانگەکە بەش 6 مانگی ئیکرامیەکەیە 6 مانگی ئیکرامیەکە ئەیرێ ئەویش بەچی بە موچەی بنەڕەتی بەڵام 12 موچەکە کە شمولەکەت بە کامل موچەوە شمول دەکا و عێراقیش چۆتە ژێرباری پێش 2025 کە خانەنشین کراون دەبێت شمولیان بکە پێش 2000 حکومت لە بڕیارەکەی لە یەکی 2025ەوە نەخێر خۆی قرارەکە ئەوەیە کە لە 31 دوانزەی 2024 ئەم والیدانەی کە خاننشین بوون لەوەوە شمولیانەکە قەرا هەم بڕیارەکەی دادگای دەڵالی کە قسەی لەگەڵ هین کردووە هەم گشتانەکەی وەزارەتی ئەنجومەنی وەزیران هەم ڕێنمایەکەی گشتانەکەی وەزاری دارایی هەم کتابەکانی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەمانە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم سێموالیدە بەم شێوەیە هاتووە وەکو مامەستا سادق وتی هەیە لەوانەیە 6 مانگەکە شمولی نەکاگە ئیجازەی نەمابێت هەنی تۆ ئەم حاڵەتانە کۆمەڵە یاسا و ڕێسا و وردەکاری خۆی دیایە لەبەر سەبارەت بە پرسیارەکەت ئەفو پرسیار بەڵێ سەبارەت بە کەسوکاری شەیدانە زیانی سیاسی چونکە خەڵک ئەوزەم لە یاساکەدا باسی 65 ساڵ دەکات کە ئەو کاتە خانەنشین دەکرێت ئایا لە سەربازی بێ لە مەدەنی بێ ڕاستە بۆ دوکیان ڕاستە سەبارەت بە ئەو فەرمانبەرانی کە سوگون با بڵێن کە شەهیدی پلەیەک و پلە دوویان هەیە ئەوانەی کە زیندانی سیاسین
ئەوانەی بەهۆی سیاسەتەوە فەسڵ کراون گەڕاونەتەوە بە پێی یاسای نوێی موحەدی عێراقی کە ئەم یاسایە بە یاسای 26 2009 جارێکی تر هەموار کراوە بە 18 مادە. ئەم یاسایە کۆمەڵە مادەی لێ لابرا، کۆمەڵە خاڵی لێ زیاکرا، کۆمەڵە نەسی گۆڕا. یعنی ئێستا هەندێک کەس هەیە کە قسە ئەکا هەل لەسەر یاسای نۆکە قساکە، نازانێت کە ئەم یاسایە جارێکە هەموار کراوەتەوانێ. ئەمما ئەم یاسایە لە مادەی دووە هەمواری کردووە مەسەلەی با بڵێن ئەوانەی کە ئوستازی جامیعین و هەڵگری لەقەبی عیلمی هەیە لەگەڵ شەریحەیەک لە دکتۆرەکان وەکو دکتۆری عەدلی و نەفسی بێهۆشکەر لەگەڵ ڕاوێژکار و ڕاوێژکاری ئەنجومەنی دەوڵەت ئەمانە کراون بە چەند بە 63 ساڵی. معادلەیەکی بۆ خاننشینبوونیشان معادلەی خۆیان. لێرەدا ئەوەی کە گلوبی وەڵامی پرسیارەکەی تۆوێ وەک کە سوکاری پلەیەک و دوی شەهیدان و ئەو سێ شەریحەیی کە باسم کرد. لە یاسای 26 ئاماژەی پێراوە کە ئەمانە کە سوکاری ئەمانە تا تەمەنی 65 ساڵی ئەیاندرێتەوەتە 5 ساڵ لە بری 3 ساڵی باشە. ئەمانە لە فەرمانی بەڕێز ئەنجومەنی وەزیرانی ژمارە 100 کە لە 15 دەرچووە ئەنجومەنی وەزیران ئاماژەی پیاوە کە ئەمانە ئەگرێتەوە. هەروەها لە وەڵامی دیوانی ئەنجومەنی وەزیران کە وەزارەتی شەید و کەمەندام داوای کردبوو بە ژمارە 11 هەر دوای گشتاندنەکەی وەزارەتی دارایی، وەزارەتی داراییش بە ژمارە 65 گشتانی بۆ کرد لە 22/2025. ڕۆژێک دوای ئەوە دیوانی ئەنجومەنی وەزیران لە وەڵامی وەزارەتی شەیدان و کەمەندامان وەڵامی داوەتەوە بەڵێ ئەمانە شمولەکەن. هەر بۆ تەکیدکردن لەوانەیە ئەوەی کە بمانەوێ نەمانوێ ئەمانە کە شمولەکەن، بەڵام ئەوەی کە جێگەی هێنا سەرنجە لە ماوەی 2 ڕۆژە وەزارەتی دارایی داوای لەمانە کرد کە ئەم ناوی ئەم شەهیدانە و ڕقەمی هەوێ و ژمارە و وارثمان بۆ بنێرە. ئەمە نێررا دواتر بە ڕێگەی پشگیری ئەمانە هەمووی نێررا. ئەوەی کە لێرە جێگەی سەرنج بوو ئەم چەند ڕۆژەی ڕابردوو هەرچەنە ئەتوانم بڵێم ئەمڕۆ هاوکێشەکان گۆڕانکاری زیاتری تیا بووە. ئەو 2-3 ڕۆژێکیدا ئەم کەسانە لە لیستی موچە لابران واتە تا ئێستا موچەی مانگ یەکیان وەرنەگرتووە کە فەرمانبەران بەڵێ ئەوانەی کە سوکاری شەهید و زیندانی سیاسی و فەسڵی سیاسی موچەی مانگ یەکیان وەرنەگرتووە. موچەی مانگی دووش ئەبەسترێ پێ ناچێ بچێتە موچەی مانگی دووشەوە. بەڵام ئەمانە تا ئێستا فایلەکانیشان ڕەوانەی خانەنشین نەکراوە کە ئەمانە کە خانەنشینە بکرێن و ئەمڕۆ لە بەشێ لە فەرمانکان پیاوتون دەوام بکەن. پێ ئەچێ وەزارەتی دارایی لەسەر ڕۆشنایی بڕیارەکانی لەسەر یاسای 26/2009 پێ ئەچێ ڕەزامەندی دەربڕێ. بەڵام بۆ مشکلەی موچەکان من پێم وایە مشکل نابێ ئەتوانێت موچەی مانگ 1 و 2 بە یەک لیست موچەکە قەرەبووی موچەکانی بەڵ ئێستا بە پوختیەوەی کە سوکاری شەهید و ئەنفال کراوە لەگەڵ زیندانی سیاسی لە 65 ساڵە سەربازی مەدەنی مافیەوەی خۆی خانەنشینەکە تا 65 ساڵ. بەڵێ باشە. بەس پرسیاری کە دڵ خزمەتی سەربازی بۆ مەدەنی هەژمار دەکرێت؟ خزمەتی سەربازی بۆ مەدەنی خزمەتی بەڵێ بۆ ئەژمارەکرێت چۆن ئەژمارەکرێتەوە ئەبێت گریدانەوەی خانەنشینی بەڵام کەی ئەو کاتەی لە دەوام بووە. ئێستا ئەگەر بتەوێت خانەنشینێک جارێک کە بێوێ خزمەتی سەربازی بێنێ هەر بە پێی یاسای نوێی موحەدی 2014 ئەوە ناخوات دوای خانەنشینکردن بتەوێت خزمەت بێنی بە تەکیدەوە ئەژمار ناکرێت. بەڵێ دێمەوە خزمەت لە سەرابتاکردنی وچەی کە سوکاری شەهیدانیش لەگەڵ زیندانیانی سیاسی دەکرێت. مامۆستا سەبارەت بە لێبڕینەکە ئێستا بڵێن سنووری خانەنشینی بەرکارە لە عێراق و ڕۆژێک دێ خانەنشینان هەرێم پێش سەری مانگ بۆ نمونە موچەی مانگی 2 لە 1-2 وەربگرن ئەوە ڕوو دەدات؟ بەڵێ خۆی یەکێک لە خاڵەکانی کە محکەمەی ئیتیحادی بڕیاری لەسەرداوە ئەوەیە کە چ لە بڕاوە چ لە کاتی دابشکردنی موچە نابێت لە جیاوازی هەبێت لە هیچ شوێنێکی عێراقا بە هەرێمیشەوە. بەپێی ئەو بڕیارە ئەمەی چەند مانگیشە کە هەر هەوڵە درێ و باسەکرێ و جێبەجێ ناکرێ ئەوەی لە ڕاستیان مخالەفەی ئەوەیەوە هەر هۆکاری ئەوەیش ئەگەڕێتەوە بە مەسەلەی تەوتین نەکردنی موچە. ئەگەر موچە تەوتین بکرێ بە یەک کلیک هەموو
موچەخۆرانی عێراق بە یەکەوە لە یەک کاتا موچەوەرەگرن ئیتر یەکی مانگ بۆ خانەنشینانە طبعا خانەنشین لەبەرەوەی کە موچە لە سنووقی خانەنشین وەرەگرێ ناوەسێت تا مانگ تەواوە بێ وەکو موچەخۆرانی تر تا ئەرکەکەی ببینێ اینجا مافەکە وەرگرێ ئەم ئەرکی خۆی زوو بەجێهێناوە لەبەرەوە ئەگەر تەوتین بکرێ و تا تەوتینی شەکرێ هیوادارم کە ئەو قسانەی کە کراوە کە ڕێکەوتون لەسەر شێوازی دابەشکردنی موچە ئیتر موچەی خانەنشینان لەمە دوای لە یەکی مانگەوەکو عێراق لە عێراق لە چ ڕۆژێکە دابشکرا لە هەرێمیش لەو کاتا دابش بکرێ ئەمە وەکو چۆنە لە ئیختیبارێکیشە بۆ ئەم بەحساب ڕێکەوتنەی ئێستایان ئەمما تەوتینەکە خۆی ئیتر ئەوە بێ بە زەمانەت کەس جیاوازی نامێنێت لە بین هیچ موچەخۆرێکە لە هیچ شوێنێکی عێراقا جا لەبەرەوە زەمانەتی تاکە زەمانەتی مسۆگەر ئەوەیە کە موچەکان تەوتین بکرێن لە بانکە فیدراالیەکانە بۆ ئەوەی کەوا هەر کەس لە کاتی خۆیان موچەی خۆی وەرگێ ئەوە زەمانەتی هینیەتی یعنی وەرگرتنە لە کاتی خۆیان ئێستا لێبڕینی خانەنشینی چێتە سنوور خانەنشینی عێراق ئێستا لێبڕینی خانەنشینی ئەوە چەند مانگێکە عێراق وەریەگرێ و کردویشەتی بە لە سەعادە بۆ ئەو کەسانەیش کە موچەکانیان لە ڕێژەیەکی دیاریکراوە ئەیە حکوومەتیش لە سا 15 خاتە سەر هینەکەیان پاشەکەوتەکەیان واتە بۆ هەر کەسێک لەو موچەخۆرانە لە سا 25 موچەکەیشی ئەچێتە ناو سنووق بەڵام لەو کاتەوە تا ئێستا کە عێراقی بڕێ لە سنووقێکە دایناوە چۆتەوە ناو پێم وایە بودجەی یعنی هینی حکوومەت خۆی نەکچۆتە سنووقی خانەنشینی بەڵامەوە ماڵە لەسەر حکوومەتی عێراقی دەبێت بچێتە ئێمە قسەمان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەیئەی تەقاعودی وەتانی کردووە لەو بارەیەوە ئەڵێ سنووقەکەی ئێمە تەحملی موچەی خانەنشانی هەمووی عێراقەکە بەڵام ڕێکەوتن و هینی سیاسی دەوێت لە هەمان کاتە اینجا ئەو پارێش کە ئێستا گرە درێتەوە حتمما لە عێراق هەر مەحفوظە 2000 هەرێ بێ بخرێتە ئەو سنووقە ئیتر ئایا فەرعی بۆ کرێتەوە لە هەرێما یا هەر لەو سنووقا ئەبێ ئەوە مڵکی خانەنشینە و پارەی خۆیەتی دەبێ بکرێتە سەرەوە سپاس دەکەم هەوەستا سپاس دەکەم کاکاتی موچەی شەهیدان زیندانیانی سیاسی بە کورتی بێ هاو تا دەکرێت چکاوانیش چاوەڕێن کە سوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی وان فالکراون تا ئێستا هیچ جۆرە گفتوگویەک لەو ڕوانگەیە نەکراوە ئەگەر لە کۆبنەوەکەی ئەمڕۆ یەکێک لە خاڵەکان ئەوە بوو بێت چونکم بە پێی وەزارەتی ئەو بڕیاری وەزارەت وە داواشی کردووە حکوومەتی عێراق هەموو خانەنشینان لە یەک هەیئەیە کۆ بکاتەوانێ ئەم هەیئەیە هەم زیندانی سیاسی هەم کە سوکاری شەهیدان ئەوەش پشت ئەبەستێ دووبارە بە یاسای 2010 بە وردی باس لە ماف و ئیمتیازەکانی نەک شەیدان کە مەندامانیش کراوە دیارە حکوومەتی هەرێمیش ئەبێ پشت بە ئەو یاسایە بەستێ بۆ هاوتاکردنی کە سوکاری شەید دەبێ بکرێت لەم ساڵدا ئەگەر هەیە وەکو ئێوە زۆر لەگەڵ مامۆستا مناقەشەی تەوتینتان کرد لە ڕێکەوتنەکەی ئەو ئەم دوێنەیە یەکێک لە خاڵەکان ئەوەیە تا کۆتایی 2025 بێ هەموو فەرمانبەرێت تەوتینی کرد بێت باش ئەمە یەکێک لە خاڵەکان کەواتە پێش ئەوەی کە بانێ نەمانەیە کە چوو هاوتاکرا ئەوەش یەکێکە لە پاکێجەکان لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوندا لە هەرچەنە ئەوەی من ئاگادارم زیندیانی سیاسی لە تەواوبوو نایە بۆ هاوتاکردن خەریکن بەڵام شەهیدان حتمما ئەبێ هاوتا بکرێ ئەگەر دادگای فیدراڵی وەزارەتی شەهیدان و ئەنفاقلاوەکە هەڵنەوەشێنێتەوە یەکێک لە کێشەکان کە داواکان ئەوەیە کە لە دادگای فیدراڵی ئەوەیە کە داوایان کردو وەزارەتی شەهیدان هەڵبوەشێتەوە باش ئەوانەی کە فەسڵ کراون کەسێکی پرسیاری کردە لە کەسێک 17 ساڵ خزمەتی بێ و تەمەنی 40 ساڵ بێت ئەگەر ئیستیقالە بکات لە وەزیفە معاش خانەنشینی وەردەگری یان دەفرۆشێت بۆ 17 ساڵ تەبێ بۆ ئیستیقالەت کرد بێ فەسڵ کرابی ئەمە ئەمیش یەکێکە لە پرسیار باشەکان سەفا لە دوو لە مادەی شەشا باسی دوو حاڵەتەکە باشە حاڵەتی یەکەم لە مادەی شەش کە لە یاسای 26 2019 هەموارکراوە مادەی شەشی ئەو یاسایە دوو خاڵی بۆ مادەی 21 یاسای نۆی موحەدی عێراقی زیا کردووە یاسای نۆی 2014 یەکێ لەوانە ئەوانەی فەسڵی سیاسی ئەمانە دەتوانن خانەنشین بن بە مەرجێک بەم مەرجانە 15 ساڵ خزمەتی هەبێت گلدانەوەی خانەنشین بدات ئەمە ئەتوانێت خانەنشین بێ بە پێی یاساکە بە تەوەری دووە کە بۆی زیا کردووە لە باسی ئەوانەکە و فەرمانبەرانەی کە موقەتن گرێبەستەکان ئەوانەش بە هەمان شێوێ دەڵێ مافی ئەوەی هەیە خانەنشین ببن هەر بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران 315 حکومەت
ئەڵێ شمولی خانشین دەکەن بەم مەرجانە ئەوانش تەمەنیان 50 ساڵ بێ خزمەتیان 15 ساڵ کەمتری نەبێ هەر لە یاساکە ئاوەژەی پێ ئەڵێ نابێت لە سا 75 موچەکان کەمتر بێت لەو گرێبەستانە لێبڕینی هیچیان لێبڕینی تەقاوتیان ناوە لێبڕینی تەقاوتی بن هەر لە یاساکەشە ئەڵە مافیانێ هیچ جۆرە خزمەتی کە بێنەوە سەر خزمەت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا شتێکت ناوی بە کورتی بە کورتی دووسێ خاڵ هەیە چونکە زۆر گرنگە یەکەم داوام لە ئیعلام و داوام لە ئەو کەسایەتیانە هەیە کە قسە ئەکەن لەسەر هەر بابەتێک یەکەم زۆر دڵنیا ببن دووهەم هەوڵ بدەن زۆر پەلە نەکەن لە بڵاوکردنەوەی هەر خەبەرێکە چونکە هەموو شتێک لە گۆڕانایە لەم وڵاتی ئێمە زۆر پەلە نەکەن حەزەکەم شت تحقیقی تیا بکەن ئەوە یەک دوو سەبارەت بە خانەنشینانی هەرێم بە تایبەتی ئێستا ئەم سێ مەوالیدە بەڕاستی پێویستە پلە بەرزکردنەوەکانن بۆ غەرەزی تەقاعود بوون بۆ حساب کرێ چونکە ئەوە غبن و غەدرێکی زۆر گەورەیە ئەگەر بەبێ پلە بەرزکردنەوە خانەنشین بکرێن دوای ئەوە داوا ئەەکەم ئەو کەسانەی کە خزمەتیان 42 ساڵ بوو لە ماوالیدەکانی 50 و 49 چەند کەسێکی تریش کە ژمارەیان زۆر نییە ئەوانە کراون بە 35 ساڵ لەسەر بەپێی یاسای ژمارە 26 کە هەڵوەشاوەتەوە لە 2014ەوە ئەو یاسایە هەرچی پێکراوە مەلغیە بەپێی قانون خزمەتەکانیان بۆ بگەڕنەوە لەبەرەوەی ئیسفادەی لێکن بۆ ساڵانی بۆ تەقاعود بوون و ئەگەریش لە ڕۆژە لە ڕۆژان لە عێراقا 6 ساڵیەکە کە ئێستا هەوڵێک هەیە بۆی بکرێتەوە بە 63 ساڵ لە عێراقا ئەو وەختە هەرێمیش ئەبێ بکرێتەوە بە 63 خەڵگە و کاتەنیکە بە موشکیلە اعتیادی ئەبێ هەرێمیش بکاتەوە بە 63. سوپاس مامۆستا سالح عوسمان کاکاتی ئەکرەم سوپاستان دەکەم مادومان کردن سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ